بەڕێز بینەرانی خۆشەویست و هێژە بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە مامۆستا گۆرانە. مامۆستا گۆران لێکۆڵینەر و نووسەرێکی کوردی ڕۆژهەڵاتە. پێمان خۆشە پێکەوە بڕین سەردانی بکەین و بزانین هونەر و ژیانی مامۆستا گۆران چۆن گرێدراوە بە یەکە. بفەرموون بابڕین. بینەرانی خۆشەویستەوە هاتینەتە خزمەتی مامۆستا ڕێز و سڵامانەیەوە. باشیش کرد. سپاس دەکەم بە خێرانتدانەکان زۆر مش خۆشحاڵم لە بینینی ئێوە و دەستخۆشی بوو بەرنامەکەتانەکەن کە بەڕاست بوو بەڵاوکردنەوە و ژیانی نەتەنیا هونەرمەندە بەڵکە ژیانی کورد و کوردەواری ئەسان ژیانەکەمان چوو. چۆن بوو کۆچت کرد هاتی بۆ ئەم دیو لە ڕۆژهەڵاتەوە؟ بۆ زیاتر خۆتمان پێ ناناسینی ئەوە باشترە. بەس بە زمانەکەی کەڵهڕێش بوو بنەگەڵمانتی خۆ ناسریەوەم وێرەوە گوران کرماشانی ولی ناو ئەسڵێ محەممەد رزا دێڕەقیە بە خاطرە یەکە حقیقت خۆشمەت وەس کرد ناوێکی کوردی داشتیم ناوی گوران چون منطقەیەکی یارسان نشینە بە کرماشانیش خۆ بە قوڵی شەهرمە و زادگامە و ئەو بابەتە ناومانیان بە ئێرە گوران کرماشان بخۆمە ئابادی دێڵە ئابادی کە بە نامە دهلاق و قسمت شمال صحنه یعنی بین سنقر کلیایی و صحنه وورا و دالک بیمه تحصیلات ابتدایی میش هر و آبادی بیا دوره رانمایی و دبیرستانی شاتمس شهرستان سر متاسفانه و زندگی من و قول شانس نبودیم ما تقریبا او زمانی که باید بچیم دانشگاه که تحصیلات عالیه بیاشتم مسئولیت کفتم مل تعدادی که واقعا باید بیامن نان آور اوانه تقریبا اتوانم باشم ما مسلمیدی خواهمان فدای دیگران کردیم یعنی حساب که در 12 نفر مال خواهمان در 12 نفر تیرش امور نزدیک 20-32 نفر اونش کار کردم و اونش واقعا خوشحالم که تونستم یک موقعیتی که شهرونه درست کردم که بتونین یه تحصیلات عالیه الان بهشون تحصیلات دانشگاهی دارن زندگی مرفهی دارن هر چند فدا و بیمو و قولی زندگی خانوده به یک کس تسریع بابو آنتریش آن توانستن و جای برستن بعد از خب ایما سال 57 سالی که تقریبا ایما سال 57 انقلابی 58 که دی دوره دبیرستان ما تمام بی چیمونه خدمت سربازی میش وگرد شروع جنگ ایران و عراق شروع بی تقریبا نزدیک به 2 سال اگر 2 ماهی آموزشی بیمه 22 ماهی که به منطقه جنگی بیمه یک 2 دبیش مجروبی ما ولی خب هیچ گونه استفاده و این مجروبین یا جبهچینمون در نام زندگی نکردم چون ما اعتقادم بی که باید ارا مردم ارا او خاکت بشی او وظیفه گیری وظیفه که انجامی هیچ امتیازی که ما بتوانم بگرم و اداره و چیزی یا نکنم ما ارا خاطر او وظیفه انسانی و خب بالاخره او خاک ما ملت میشیم در واقع حلگردی من دماغ سال 62 وگر مرحوم سید خلیل عالی نژاد آشنا بی من واقعا سید خلیل سوایه که ایمه و قسمته دیگه و بشه هنر ولی استفاده کردیم من یک تغییر چون من تا قبل از حقیقتی باشم نظری که چپ داشتم داینگر سازمانی که اونام سازمان جلگیت بده خلق 1954 2 سال 3 سال قبل از انقلاب مگر اون سازمان آشنا بیم منتها خب زمانی که بگر سید خلیل آشنا بیم واقعا زندگیم اصلا تغییر کرد نوع فکر کردنم نوع رفتارم نوع اصلا واقعا من فرم مدیون سید خلیلم و همه بابت این گورانکاری که تایبتی خستجیان کامل یعنی واقعا تمام وجود روح و جسم و گیان من گشت تصویه کرد یعنی واقعا یه چیزی و
وجودی ما وجود آورد که ما خواهم، یعنی هر انسان باید اول خواهی و خواهی راضی بود تا خود راضی نیست مردم چی راضیه تو اول خود راضی بکن بعد بچه مردم راضی. یعنی ما خواهم الان و وجود خواهم راضیه. یعنی سیره که اوش نتیجه او تحصیلی میگه مرحوم آقای جلال سر. بله. خب وگرد ایشان اینا بیشتر و بش تحقیقات کلامی و یانه بیمون و سه شکلیم، یعنی خوش اول محمد سی بکن که آگر جر خالمه رو بیتان ما به این آیمه کلنگه ما مسامیدی چیزی که واقعا اوشن باید گوش بگیری و عمل بکنی. نمونه آسه امرلا شابهمی من دکان داشتم، تعمیرگاه داشتم، حال الان ماشین تعمیر بگی و کامل آشنایی گردی نیاشتم، فقط اسمش نفتیم بدون آسه امرلا اگر اجازه بیاد هم با من شاگردی بکن باید باشد ماشین اگم درست که بعد با شاگردم ماشین درست کنم آقای چه روزی بام چه ساعتی بام و تو و عنوان استادی قبول داری ما بوم ما استاد بودم خودی تقاضا کرد من پس من باید هرچی گوشم تو گوش بگیری بودم گوشه گرم بعد یه خط شعر را توشم بچون فقط یه خط شعر عمل بکن بودم خب برو خوشچین باشو سعدی صفت که گرد آوری دریای معرفت رولا بچون تو فقط بانی کار کرد حاتم مال شب نیشتم بودیم بیا یه چه استادی یه چه یواش و بانی تقریبا هفته و اگر درونم و روحم کنن چین این بابای آیما دقیقا درست روشی یعنی انسان باید سعدی صفت بود انسان تلاش بگه ارا گرد آوری تمام این اتفاقی گاده چشتری که باید یاد بگیری خودی اگر تو خوشه چی مینگی تو چی به یه دفعه نات بگیری بالاخره تا حدودا سال 98 ولی در انتخابات ایران ایما او سال دی بالاخره یه سری مسائل را من پیش هاتو حس کردیم حاتمه یعنی حاتمه باشور و باشورش واقعا و سختی شروع کرد اون روزگاه من خدمتت عرض باشم وقتی حاتمه را من کسی ناشناسی هیچ کس فقط یک دو نفر و قول روزنامه نیست و فضلوگراه بین و همانش و قول نمو حزب بین فعالیت داشتن اون اشناسی هم ولی خوش سی شگردم خوان و بان اتکام خوان بود یعنی ارا هیچ چیزی تکیه به کسی نکم که چون ایره و قول دور و درست کردستان خاکمان هیچ تفاوتی نری و او شونی که ایمنه تکیه‌گاهی که اتواسم خوان بود که تکیه کسی نیم خواهی بکشه بر من یعنی چیم شروع کردم کارگری وردست اوساکار کاشی کار خدا رحمت دیگه ایشان قبلا پیش مرگه کمالادی فلانی بولا با کار بکن چی من دو سه هفته گردی کارگری کردم ماسا کردم کورکی شام نازارم کاشی آوردم بعد دو سه هفته دیدم زود دارم تو و کف شروع بکن کاشی کردن و کف شروع کردم دی یواش بعد از ایمان و قول هم کاشیکاری دیوار یاد کردم همون کف و با گذران خواهم کردم تا اورد بعد تا دی زمانی که یواش خزانکمو منالکان حاطنه دی و قول دواره جور او دیم شکل گردیم و صورت خانواده دی دست پی کردیم ارا کار نیوسایی و قول فعالیت نویمون چون و او دیم تقریبا 2-3 سال ما و بان هر پرکه تحقیق کردم حتی او دیم و هر پرکه چست و بان تحقیق ولی اخنیان بودم بابا یه برای چیش دادی من تا خب ارام هم نیو کاری که باید بکردم کردم یعنی واقعا من الان فیلمی که مرحوم موسی خدا بره کبرایی کردم ما موسی مظهر تماشای کرده وقتی که تماشای کرده با یه اصله یا اگر بین بچی یا فوتیه یعنی واقعا ایچه فوتیه یعنی من دیگه کسی تر ناییم و ساز و دیار رو مخصوصا ساز کسی جاگیده و چورپاچه کردن جاگیده مقام جنینی که موسی خدا بره کبرایی واقعا نیم چون اگر بیاتا خدا و موسی خدا بره
زمان سال 54 صدا و سیمای وقت کرماشان حکم بیدایه و ارگب و مور مقام آورده. متاسفانه یعنی سری آخر به این 3 ساله که تحقیق کردم وگر عود و قول آشناسی هم ولی و کل آشنا بیم همیشه و یه زیارتگاهی که جونوا نام سی نصرالدین سالگرد تولد بی سحری جنی او سحری باور کنم اصلا خواهم بی خود کرد که بعد چیم دنبال کردم اصلا گنجینه بی اوسا خدا بره یعنی و راست او 6 سال همه بطلان بیم یعنی هر بیشتر اصلا نگفتیم ولی یه نفر دریچه که جوی کسی که 3 سال شون گنج بگردی بود بچی بخویت با قول مال خاصه ایمه کفته گیریم و دیگه اوسا خدا بره و هم نیستامه هم تصویری کردم که به حیل در و قول و جشنواره که کنار شرکت کردیم اناردیم سوئد چیزی که قابل مطرحه و الانش و حیل خوام مشغول تدریس هم زبان کلهوری مرا کسری که در آواتنا جو شاگردان میشه اکثر هم بیانی یعنی خارجی آمریکای کانادا یا هلند چینی هم هرپرکش یاد یعنی و دو جهت و قول ایما دیدیم کار کنیم هم زبان کلهوری هم هرپرکش دستو خوش به اول مجالی که انشالله چین سریه کن انشالله اگر یک چین سریه باشه دست خوش با موسیقیان بسرحات زور بوزانی توش یعنی زور بی کرد هر دایم خریکی کوچ کردن بملاو بولاو دمولاد بو اولاد توش دیاره وکو کردک دور نید دو کوچ و کوچ برانه ولی باپیرم یعنی باپیرم هم هر خلق خانقین بیاد ای خوام حدوده آجرگار بینه و بعد هر او موقعش هر شیوه که الان هست مده او کاده چون تقریبا دوازه جغرافی سنوری نیاشته راحتر بیاده فشار لیل سرناتی راحت چین سولا ولی الان دی حدود و نازنمی حدود جغرافیا در مرز تین بیا نیاز و پاسپورت و مشکلات فرید درست کرده واقعاش زندگی کردواری هر کس توی کردواری کرد و کردواری به من کار بش سیاسی نیرم نتوی ایمن نتوی هر که اتوی کرد بود واقعا قرامت سنگینی حتی تاگیان من فکر کنم خود آسف خلیل عالی نژاد یکی و عاملی که باعث و قول شهید بینی بی که یه واقعا توجه فرهنگ کردی هر را اولین بار و نام دنیا من نام تمام آهاتی تقویم کردی چاپ کرد شوخی نیه یعنی واقعا چیزی بگه شادی باید یه حکومتی بدا بود تقویم چاپ کرد کم نیه یعنی واقعا هر کس توی امروز بتوی و این سیاست و سیاست بازی و قول سیاست بازی دنیای نکبت سرمایه داریه که این بدبختی را مردم درست کنه تو بتوی نتوی خواهد نتوی طبعا گرینگ ترین شته بو نکتنیا بو کرد او همو نتوی کان ابی گرینگی به نتوی خویان بند دیاره اما وکو کرد که ارکه من خورستره چونکو کوتونی تناو چوار حدوده بله ارکه کما قرستره هیوادارم همو گلی کرد نتوی بیر کنه میوه بخوین و بروین بو شوینی کیتر فرمو زی خوی فراموشه که ما مثلا چون بون نشی بدوی تنبوره وکو یارسانه نه من جاری پیش قصهشی کردم خب زمانی که چی میره آسای خلیل هر آیله
ملیان امتحان نکرد یعنی تمیره هر سازه میشون بابت نویساین تقریبا دوری 3 سال که شاگرد علی اشرف تراویشیان به من نیستن و داستان مقاله نویسیانه اما فلانی بله تو فقط بنویس هم خطت خوبه هم ارا نویسین او معلومات تدریجی و اگر آی درویشیانش بیته شاگردی بیته ما فکر کنم تو بنویسی تا بچیت شون موسیقی برندی ترى بله هی برهم که چی تدوی تحقیق و نوسینو او شانه برهم چی هی تو کد هی ولا الان 3 رمان حاضر دارم یکی قسمته یکی که قانون جنگله یکی تیرش آن شب سرد پاییزی تازه دست بکردم آماده اویش اتم تقدیم بکنم روح او عزیزالی یارسانیه که خویان آگردان که یعنی اشاره و انقلاب 57 و تاثیر این انقلاب و بان پیا جن و منال و این موقع که انقلابیه چه تاثیراتی داشته و ملی این مردم اول نیستم بله دست خوش ای لباری هنری هیچ نصیب وکو چیزا تحقیقات وانا تقریبا 8 سال شده سلیمانی بیشتر نیستن که من در سر کمالگاه یاریه که الانش ما اوانش که نیستای من اول کلمه گشتی تمام تقدیم کرد مثلا آرشیوه که کات مسر خالقی چون احتمال سفری که اصل پیشوا تقدیم کرد مثلا اوریلا که کسری تریش و گردم کاره کن که بتونیم کمالگاه یاری و کلن باور کردیه کن و که شبکه کن و که ایزادیه کن و که علاوه کان لترکیه که خلیکیم لسری هم کاره کن که هم کمالگاهش یکترکی بناسه نمونه زور بیده سو خوش بی یعنی چالاکی نه وستایی تقریبا ما الان لهیر چالاک مدنی ناستن راسته که یک چیزتریش ما مسامدید اگر واقعا هر چیزی بتای بد بنی چالاک مدنی خود دست کی نویسانی کتبو بله تا دست نویسانی کتنو تا دست هنری کتنو ناتوانی کار بکی وای به تأکید یعنی کار کردن که دوست که تو حداقل دست که در نویسانی بو را چالاک مدنی اگر نه ناتوانی کار بکی تو ل کلتوری کی زور جیاواز هاتی تباشور بله چون که یارسان دیار کلتوری کی جیاواز هنی مراسم و هنی بالین آینی تایبتی خویه هی که هاتی بو باشور چه گوران کاری روز بوله ماموسا گوران ولا من وقتی که هاتم ایریده یعنی وقولی خوب کردستان خاک و ماوی منزل یارسان بیه یعنی ما قبلا گشتان یارسان و خاطن اسلام و زور شمشیر اسلام هرگردیان دین انسان بقول اسلام و سلمان خب و یک سری ایما معلومات و او سابقه میجیو یا تاریخی مانه یا فوتیه یا در حال فوتینه ایما وقتی که در اورا حاتیمه مرکز چون مرکزی یارستان یعنی بنیان یاری که ایما وقت صورت علنی و برزنجه شروع بیه برزنجه شارزو هم برزنجه باشو لور شروع بیه بس دائره من فرا بس تنیا الان یک چشتی گشت دستم کفته به نوع کوچی یاری که خلیکم ترجمه بکنم فارسی و راست چشتی که فرا مهم و گرینگه یعنی حرکت دی کلن دین موسمی دیگم در هر ولایتی که کلتوری که موسیقی هنر شعر ادبیات باور یعنی جمع کلتوره باورش بشکل کلتوره که آخر استا پرسیارێک ڕەنگە بینەرانیش بۆیان دروست بێ ئەو پرسیارە یارسان دینە یان ڕەوشتە دیارە دین خۆی هەر نازانم معناکەی ئەبێ بە چی لە چیەوە هاتووە کەلیمەی دین بەڵام یارسان خۆی ئاینە ڕەوشتە یان نە دینە یارستان خود دینی که مستقله یعنی همون چیزی که هست شاید
مثلا لحمو بابتي شتكاني بو امروج كومالغاي امروجي بحسنتره مثلا نمونه إما باور يارسان لا بشتو الجهنم ناري بشو لورا قول الزنجير تكنو اسوتنه نتوانا ولی یاری جنت آزار ندارو کسی و کسی کاری نداره تو زمانی بهشتی کسی بهشت نمیگه تو کسی آزارت نه یعنی خدایش نتونی آزارت نه اول بهشته چون تو باورگان داری هر بهشت کاتی روشی بهشت یعنی خدایش آزارت نه بهشت اول کسی آزارت نه باوری کمالگاه یاری و یس راسته اجا اوی کمن آگادارم خریکی لسر هنیش شتنوسی هل پارکیکان لەسەر هەرپەرکەی نووسی و دیارە ئەوەی دوایی ئەرشین سەری شوێنەکەی شەکەین کە تەلەبەکانت فێر کردووە بە هەڵپەرکی ئەو هەڵپەرکیانە تایبەت بە ناوچەی با بڵین یارسانە تایبەت بە یارسانە یان نا گشتیە یعنی با بڵین ڕۆژهەڵات هەڵپەرکیەکانی لە بەدرێژی زاکرۆس تقریبا وەکو یەکوان ئێستا با بڵین سنە و سەقز و موکریان و باکووری ڕۆژهەڵات هەتا باشووری ڕۆژهەڵات کە بێ بە لۆڕستان و خۆڕەماباد و ئەحواز و ئەوانە هەڵپەرکیەکانیان زۆر نزیکە ئەمەی کە تۆ کردوتە شتێکی گشتیە هەڵپەرکێکە یان تایبەتە بە یارسان نه گشتیە سەریکە ئیمە هەڵپەرکەکەمان من نزیک بە 3 ساڵ لە ئەورە تاقیقم کرد لە ڕۆژهەڵات بڵێ لە ڕۆژهەڵات حتى مالي خوام خزانة بيم قال فقط من هالبركة شيء قدر لا سري ما فرمهم هو شيء فرهنگ قنيكة يعني أقدر بتوع باب السياسي اللي باب بيربكيته تركيا قد شيء تقالي قردن كردان تركيا باكور تماما بس هالبركة كمان لا هالبركة قد سبيك أنا بي شورشگی جا هالبرکه مهمه اصلا هالبرکه به معنای بله به معنای سماش یعنی برزبین هالکافتن بس پیوندی کلتورکان تمام کلتورکان همو دنیا یک پیوندی خال مشترکیان که زور گرینگه و وکیه که هالبرکه بس با پرسیارکت هالبرکه کان لنو کلی کردستان همو یکیه گشتیه من تا به پی شونکان به پی جغرافیا و خوشهاتن و مثلا الان برو گریان گشتوشن گریان مثلا سنه گریان با سنه مر در صورتی که ایمان نو مقام اصلی من هیا که عرفانیان ما بقیان تکلاوین به یکو مجازیه چون الان مثلا قطعه مثلا لموسیقی 7 دستگاهانه ما بقی گوشه است ایمش نو مقام هالپرکمان هست عرفانیه ما بقی مجازیه مجازکان لسر تکراوی که عرفانیه کن که یعنی لشونی برگلی نگردن بەپێی حرەکەی مەقامەکان بڵێ بەپێی ئیخاء و ئیخاء و مەقامەکان هەڵپەرکیەکەش دێتە هێنەوە دێتە گۆڕانەوە بڵێ مەسەلا هەڵپەرکەکان گریان تو تیکراوێکە لە پاکوتەکی و پاوەڕپە و چەپی ئەم سیانە بە یەک و چوونە بە گریان ڕاستە دێکراوە بەس منیش لە ئێرە لە ئەلان زۆرمی تەلەبەکانم بیانین یعنی دروان خلکی امریکا خلکی کانادا هلند آلمانیا خلکی افریقا همو چین بیشتر طلبکانم دروان بو یشن کنم که آوان لگر کلتوری جوان بیهلی که تو نقلی کلتور بس جالب لوی من لنو یانا لنو مثلا چشت حرب امشي وقت لنو كالتوري كلياتي خمان هي لسر هالبركة لنو باور يارسان لنو مسيحياتيش بحثي كرياوة دانيال النبي الان خريجي مشاني وقال لي دركان ك لسر أوا مقامكاني شيء الان كورش خريجي جنيني تميركي دست خوش بو نمونت زور بي يساشين بو شونكش بداية او تلبانية لخدمت جوان هالبركي فير بنيان
باسی ڕۆمانەکانمان کرد بله تو ڕۆمانێک نووسی بەناو قانون جەنگل ناوە ڕۆکەکەی چییە مەوزوعەکە لە بابەتێک ناوە ڕووکەکەی ئەم مەوزوعەکەی لەسەریە ئێمە ماڵە باوکم لە ئاوایی بینی فەسڵێ پاییز چونەرکەنی دەرەوسایکەمان بوو چۆنەر چونەر دەرەوسایکەمان بوو لە دەرەوە وێنداش لە ئێمە ئەوەی چونەریان کاڵی و خەریکە هەڵگردنی چونەر بین بەس 5-6 دانە مەڕێ بوو لە ناو چونەرەکە بەرەلا بوون بە کەیفی خۆیان چونەریانە خوارد خەرەکە یەک ئێمە پیاڵین گوواڵەیەک لەسەری پشتی بوو چونەرەکان کووەکردن بە بەردەست لە وەکت داسوولێ بوو گەڵەکان یا پاچیان بعد کوی کردن بەناو گوواڵەکە بردن بە شوونی سەر ڕێگا لەورە یەکجا کویە کردن دووارە بە سیارە بە ماشین باریاندان بچوو بە کارخانە ئەمەش خەریکی بوو بەدبەختان خەرێکێک دەفە قەپ بە چونەرێکی خۆ خاونەکەی بە چوو ئێستا لەو لایشۆ مەڕ بە ئارەزووی خۆی چۆنەرە بە ئارەزووی خۆی دەری چونەرە خۆی بەس خەرەکەکی ئامەزامەتایەکی شات نەتیجە و بە قەوڵی دەستڕەنجی کرد هەڵەگەردێت بە ئەو قەوڵی کشاوەرزە ئەوە بوو کە بە چوو دا بەناو لوتی خەرەکەوە لوتیکە دەخن هەمنیش تاسەڕژ قەت هەر حەزم نەوی بە خواردن بە هیچ شتێک بعد لەسەری مەوزە فکر کردم و قانون جنگل نووسان کە واقعا ڕەبات بڕێ زەحمەت بکیشن نەتیجەی ئاید زەحمەتیان بە کەسێکن بخۆنێ مۆزوعێکی زۆر باش ئەی ڕۆمانەکانی تر لەسەر چییە ڕۆ قسمەتیش لەسەر بە قەوڵی بیرکردنەوەی کردانەچووی کە ئەوە ئەخۆیتە سەردەمە شای ئێران و سەردەمی ئەنقەڵاب و جەنگە ئێران و عێراق کە بە قەوڵی خەڵک لەنەو کۆمەلگا ئەوەیەکی هەیە مەسەن باوەڕ مەذهەبی هەیە یەکی باوەڕ سیاسی هەیە یەکی تر باوەڕی شیوە تەفاوتی شێوەی فکرکردنەکانە یانە لەنەو کۆمەلگا چوون باید بێک و ژیان بکەن چوون بەرخۆ چوو دەگەین ڕستکەوت بکەن کە بتوانن یەک ژیانێکی خۆش کناریەکی بەس یە بردم بە تێران چاپخانێکە چوو تو ئەسەرێکە تەسەوەی چاپخانێ ناتوانی بەرەدەگە بیانی کوبیکە لێگرن و بەڕاحەتیە ئێم شش لە فراس بەس ئێمە شوونێکی گیرا ئاوردین مەورد ئیتمینان یەک برادری بوو چاپخانەی داشت لە تێران لەسەر یەکی ساڵگە دەلەگەی شەید عەلی نەجار لەگەڵی ئاشنا بووم بەس هات لە ماڵمان قسە کردین لەگەردی چیمە لە ئەوڕە پێ ئیتمینانێکی کردین دەبیدن بتوانین حەقیقەت من ناتوانم بیا چاپ چون بەحس ژیانیش تو گوشی و نەوشی پەلی کردی هەر سیاسی من ناتوانم چاپ داخەوە ئەلانیش لە ئێرەدا دوسێ جای چی موجودی کاکە ئەگەر کوردی بوو چاپیەکەین و ئەگەریش فارسی بوو چاپ نەکە توش بە فارسی نووس چون بە فارسی نووسامان منیش نەتوانستیمە بگڕێنێ بە کوردی نیش پێمانەنس کە بە فارسی چاپێکین دوای کەسی تر بچوو هەڵەگەر شەڕا چاپەوێت با بینەوە سەر تەوەری تەمبور و یارسان و ئایینەکان تۆ باشە خۆت کەوتیتە دوای نووسین و تەحقیق و ئەو شتانە ئەی مناڵەکان مناڵەکانیش ئێمە سە مناڵم هەست دوو کچ و یەک کوڕ کچەکان کچە گەوراکان لە تەمیرە خۆی ئەزانی فێر بووە بەس نە بە سوورەتی پرۆفێشناڵ یا هەرفەیی بەس ئەژەنێ وەلی نەقاشە نەقاشی سیاقەڵەمکارە لە دەرە وڵاتە کچە بیشکەڕەکان بەس حەزی لە یانەی وشکانەی بەس لە وەرزشە وەلی لە بابەت وەرزش بەڕاست سەرکەوتیە چەند جاری بۆ بە قارەمان لەنەو وڵاتی ئێران و ئەلانیش شادەکەیشی دانی پەنجێ ڕشتەی ڕەزمیە کارەکە کلیشی بەرزە ئەوێ بەس ئێمە کوڕەکە حەزی لە هونەر بوو هەر لە مناڵیە و 4-5 ساڵگی حەزە کردم کە ئەمە بە چوونی موسیقی بچوو و هەناردیمێ ئەوەڵجاریش کردم کوڕی بەرادەرمانە لەنەو بە قەولی ڕەفیقای لە خۆمان گەڵ ئاسی خەرید بینن لەنەو توورج ئەلیۆن
پایه لاوه شروع کرد اول مالدوار کرده سنه بعد کردم بدای ما مصطفی فرید الهامی که ایران در کاک شهران نازوی کار کرد یعنی دا اولدی با قول دوای و بدای برای کاک فرید کاک فرنوده لی او دو برای شد با قول ساز تمیره تکمیل بی و یا خواب زیبیش الان مطرح نباشو الان اشته آرشیو لگرد خلیکی زبطی مقامکان یارین لی کاک مسار خالدی و لمال موزیکیش لگرد جناب تو مصطفی نمونه یان زور به دست خوش به یعنی عائله که حال دا و عائله کی بابلین هنری به ولی من سرچشمه هنر سرچشمه جیانی نبینه یعنی براست جیانی بی هنر مردو تو هنر لجیانی بگه چیه بس اچی بسر فیلو ماشین و نازانه موششتانه همونش که کاتیه بس اوانه دیان استفاده که بس بو جیانه کد هنر کد تو چی بکی پیلانت چیله ده هاتو والله بلان من هيك احتمالي هي من برم بدر بكرة صار حتى فكم يشويك او بامشي ويك ام بلان ليله دانينا مثلا كالتورا كان لقلبيان كان يا خارجي كان كان لا اوري شيء ما بيشين لحر غلاتي كبرهم لا اورد دامر زلم دامرزياني دواي لغلاتاني تريش حر كالتوري هالبركه خمانه ولاتکانی تریش بناس ان شاء الله يعني اتوي حد لسر هالباركي بله من جاري بس دام بس هالباركه حسم ده هالباركه هالباركه بداني كالتوري خمانه خلق بناس نمونه زور به دست خوش به پم خوش است بروین زين انجامي ازيتكان گەیشتتە چه ئاستێک و تەلەبەکانت چۆن ئاڵەپەڕن ئەمریکیەکە غازن فەرموو بڕۆ مامۆستا لاتان تازە بوو بێت و شتێکی تازەمان وەرگرت بێت و فێر بوو بیتن ئێستش هاتوونەتە فێرگەکەی مامۆستا گۆران ئەو شوێنەی کە خەڵکان فێری هەڵپەرکیەک هات و خۆیی دیارە چێژی لێبێنێ مامۆستاگیان هیوادارم ماندوو نەبوو بیتی لەگەڵمان ئەمڕۆ زۆر یازتمان نای سوپاس دەکەم زۆریش هەست کردم بۆ ئێوە و تەلەڤیزیۆنەکەتان کرد تونسیتانە زەحمەتی ما داگەڵ خەڵک بزانن و کەلتوری خۆیانیش بزانن چیکە و یاد بگرن نمونەت زۆر بێ لێرە چیەکەن لێوە زیاتر پێشتر باسیمان کرد هەڵپەرکی و فەلسەفەی هەڵپەرکی و ئەو شتانە کتێبەکان کە لەسەری قسەمان کرد و دوانمان لێرە جێبەجێەکەی ئەو شتانە کە باسمان کردیانێ نەخلیەکەیتە ناو کۆمەلگاکەمان خدمەت من خدمت عرض کردم خودم باورم میسه انسان هیچ وقت نتونی اگر باور و اگر یک زندگی بکنی چون باورال تضاد دارن یعنی باور نفاق تره باور شر تره چون او هم خانی باور نیه نتونی اگر باور زندگی بکنی ولی نتونی اگر کلتور زندگی بکنی
تو اگر کلتور اگر اتونی بشه نام دل مردم زندگی بگی و راحت یکی سرکت ترین خاللی که به نام کلتور و تمام دنیا دیاری و هست هالپرکه چون هنری یکمه چون دو اوجی شادیه یعنی ولاتی که فرا شاد بو یا هر کسی که فرا خوش بو شاد بو او موقع تازه و زندگی لذت بشید هالپر اما هدیمه کلنگی مسمیلی خاله و بداخلش تا الان لشونی که شنیشیم لولاتی نو کلتور کردیاتی خمانیش کسی هالپرکه که بسوکایتی سیره کن بسوکایتی سیره کن در صورتی که او وقتی که بتوی بشی بنا فلسفه جیان بشر سه جسمه و سه قسمه لشه جیانی روحی لشکت و خفتن استراحتکی آرامو گیانکتش و خوردن انرژی اگری که حرکتی تبید بس روحکت چه لگره کی روحکت که وگر موسیقی وگر ده هالپرکه وگر هنر وگر شعر تو اتوینی او ارزا بکی بس بقول مرکب سواره جسم بشریشه روحه ایما او چیزی که واقعا او لحظه اتونی کنترل جسم و گیانه بگیرید دست که روحه که او روحه باعث او نقطه اوج برسه هالپرکه یا نام عرفان پیشن سما یعنی حدی که یارو ما خوام دیم خودی وقتی که او اوج حالا که دیگرگونی حالا که رسن اصلا یارو اشو آگر اخواه خوی در کلتوری کردی باقلین کلتوری کردی که بابدان پیش نیستم بو من ماوتو لمیترائیس مکان و بو من ماوتو ایقاع ریتمه بله که وابزان به دوای هاتنی اسلامیش ام ریتمه هر ماوتو رشتوت ناو عرفانو رشتوت ناو نظام دینو بله نه اصلا نتونستن یعنی حتی دینکان مثلا ایما الان دین اسلام بعضی جا وشه و اگر موسیقی مخالفه ولی به نام خود اسلامی ما دراویش ترین به سما گرن بس نتونستن حذفی بکن یعنی جز یکی که او خالل سرکی است که بشر اتونی وگردی زندگی بویت نوا و شیوه که آرامش رای باید هذا كان زمان باسي مع كل بيشتري بله باسي فلسفه هالفرقي ونو ايقاع كان وريتم كان وشونيتي هاتوت النو او السماء لا كلتور وبكلتور وبنريتي كانوا كمالغات كمان هذا كان بفعلي بيبيني يعني اوشتا شلون ما مساغولان نخدي كدو بو اواني كحزيان ليه بو في خوازاني كحزيان ليه السماء كان في ايقاع من الواقع خدمت درس کنم یک چیزی که شرا سرکار و بینرال عزیز بوشم که من شونه گاتی می‌ویرد جماعت پیری هالپرکیانه که من اکثریان خوب بخشن و ولاتل جور آمریکا، کانادا، بریتانیا، هلند، نازنم چین هاتن لیره خوب بخشانه در خدمت و چون این الان ولایتی که جنگ زده ایم آواره زور هانامان هاتن خوب بخشانه خدمت بوین هر واحد عبادت معوان روین آواره کویدنی خوب بخشانه هاتن مردم در خدمت کن ایمیش و قوله و ایرل دیهاتیم و یه فالینی که گردی می‌بینیم با ایمیش حداقل بین یا نگاهتن این خدمت ایمه کن ایمیش کلتوره کمان و یا نه بناسنیم مثلا اگر چین جای بتن مثلا هالپرکه کردی چه است بزنن رقص کردی پیام داره تنیا حرکت فیزیکی لش نیه تنیا حتی الان یادم چه چند شو پیش یک پروفسور فرانسوی صحبت کردی تنیا هالپرکه که داره پیام احترام مردم فقط کردیه و راستش چون ایما الان وقتی که به جمع داریم موسیمن دست منانم دست یک اتحاده جنوبیاه برابری جنوبیاه خدمت درس کم پاکی گنمجی و کردی گنمجی ولی او گنمجی یعنی زندگی یه پیا یه جن یعنی زندگی نه بدون جن کری نه بدون پیا یعنی دوانیان دو نیم او یک چیزی یا لباس پاک کنور نشانه پاکیه یا نه گشته پیام داری مثلا هالپرکه چپی من چپ راست شو روز او دایره که از روی ساله ما خوشمتی بعد از ما و گرد چون ما احتمال زیاد هم سفر دوای من کلاسکه و دست شیلو خان
که خلکی کانادا و کاکریبین اداره کری از کم مقاوله کش لگل شیروخان بکن پرسیار کن که مقام کان کردی مثلا اوشاری لسر چیه که توضیح بیه که ایما پیام ای کلتوری هالپارکی کردی چیه یعنی براس ایما زور لی هالپارکا هم شاید باورمان و یک ثواب یا من یارسانی هم اوان مسیحیان ولی زور به یکونی زک بیمنه و راست من هم اوان خاصر دینه که من شناسینه هم خاصر اوان شناسینه یعنی ما احساس کم الان عظمت عیسی رم بهتر قبل از یه که تاگر یانه برخورد بکن چون اگر به بونه هر برگه ماتیم و اگر یانه برخورد کردیم هم اوانه من ناسین هم این اوانه ناسین خوی کلتور سنوری نی قد اصلا کلتور بله با کل هنر که شامل موسیقی و نازانم شعر و ادبیات و حتی ورزش سنور نیره امروز یه ورزشکاری که در فلان ولایت مقامی که اول تری بعد از 2 سال تر اشیاء رو ولاتی تر خوبی هنر به کلی است که سنور نیری اگر سنور بیاشتا حدود را درست بکردن یعنی ایما ای به یک وجیاینه به ای مدتی که دوری یک بیمنه و خوشی و اگر یک حالس خلف کردیم یه شلی ما نگرده بس خوبی است که هنر کلن مرز نیری چیم زرین هالپارکی کن شونو بس هم خدمتانو اگر هستن هالپارکی تم نالای هالپارکی کنو اگر از اینجاکین شلوخانیش تا لگل دان هزکینو باش فرمو او دستمال بیا خب یک چیز پیدان بو هالپارکی پیدان بلیم که لبیرم چو بس الان لبیرم بشیوهی که قاچ لگل ریتمی موزیک ریکوی این ریتمی موزیکا که دستمالش گویا یعنی دستمالکش وکی ریتم موزیکا که مثلا موزیکی که هیا برانبر دستمالکا آی حلیل و حلیلا اگربانا ای حلیل و حلیلا اگربانا کارخانه حلیل علا زارانا کارخانه حلیل علا زارانا لگل ریتمکا لگل شروع دست پیکی لگل ریتم توابی یعنی ریتم که توابی باید دست مکس که شیوه که بیگرن والی بکا به هر شیوه خود هزکی والی بکا یه هماهنگی و وضع سازگاه خب بس الان حالا سن روسا کوا اگر شلو همونتان تقریبا حالا
تو شان Shauna's shoulders. Let your shoulders relax. فرم بودم جب برهم باورهم احمد ئێستش لەگەڵ یەکێک لەو فێرخوازانەی کە لای مامۆستا گۆران فێری هەڵپەرکی بووە و پێم وابێ خەڵکی کەنەدایە ناوی شیلوە. شیلۆیە ساکەین بزانین چی فێر بووە چۆن فێر بووە چەند کاتە لێرەیە شیلۆ 2 ساڵ لێرەیەم و وتیان کەنەدی وایە بەڵێ ڕاستە بەڵێ. چەند وەختە لەگەڵ ئەم گروپایی یعنی لەگەڵ مامۆستا گۆرانە ئیشەکەی تقریبان ساڵ و تۆزێک ساڵ و نیوەک لەمە پێش یەکترمان ناسی لە سەیرانی لایف سنتەر ئەم شوێنێک. چی فێر بووی توانی زیاتر قسەما بۆ پێ شتانێک کە فێر بووی بەڵێ فێربووم کە زۆربەی هەڵپارکی زۆر جۆری هەیە یەکەم جار و زۆربەی مانای هەیە و ئەوە زۆر گرنگە ویستم پێش کە هاتم بۆ کوردستان ویستم سەمای ترادیشنال کوردی فێر ببەم و بە تایبەت ئەگەر مانای هەبوو ویستم ئەمە فێر ببەم و لای مامۆستا گۆران فێر بووم کە چاپی لەوانەیە تۆزێک سادە چاپڕاست بەڵام مانای هەیە پەیوەندی هەیە لەگەڵ ژیان ئەوە زۆر زۆر خۆش بوو. چەپەیەکە باسە کرد شی کەرەوە مەلەوەتی
چپ راست وتا شو روژ و که هرون با باز نکه وکو سال که ارواد سالی جیان و لسر زیاتر هل پرکی؟ بله ثاني كثير بيزور لي ناس على ما بي دوري كيف من بيقول هاي مساعدة مش بير بخیر بید لا زور هزم نپا پشت پا فیر بوین که کاچی راست اچت بو دوه وکو پارچه اما ایدن بو کسی کیتر بو یارمتی کسی کیتر اما بیری لخلکی کیتر اکین او کاتا زور گرینگه که بس بو خومن ناجین بلن بو همو کمالایک دەست خۆشی سپاس مەمنونم لەوەی کە یارمەتی ئێمەدا وەکو خەڵکێکی بیانیەک کولتوری ئێمە نەخڵەکەی بۆ وڵاتی خۆ ئەمە جێگەی سپاسە من سپاسی تۆکەم سەر خۆش مانەبی بەڕاستی هەموویان ئەم گەنجانەی کە لێرەن هەمویان تەبعەن گەنجن لە شوێنی جیا هاتوون لە ڕۆژهەڵات لە مازانم انواعی شکریتە یەک دەورمان ئەسرن تەواو کردی ڕۆشتنە لە ئێرە خەڵکی ئەمریکا بوون ئەلان ڕۆشتن هەتا ئەلان بۆ هەفتەکان خەریکن هەفتەی داهاتوو هاتین بە کوردستان بۆ جەژنی زەماوانیان حەزیان لە کوردستانە لە ئەمریکا هەڵەسن بۆ ئێرە بوو زەماوانەکە لە کوردستان بوو یعنی ئەمە گرێ دراوە کولتورەکان ئەمە گرێ دراون پێکەوە کە ئەوان ڕاکیشی بەرەوریمە یعنی ئەوە باوکی لەورێ دایکی لەورەیە برای لەورەیە خزمی لەورەیە کەسوکاری هەمووی لەورێ بەس بۆ ئەوە ڕاکیشراس لێرەکە هەفتەکەی کە یەک جار اتفاقەکەوی لە ژیانی وای بەناو کوردستان چه هەستێکە هەیە کە تۆ ئەم شتە و بەرهەم هێناوە ئەمە بەرهەمێنانە ئەمە ئیشی هەموو کەس نیە هەموو کەس ناتوانێت کولتور نەقل کات چه احساس حسێکە هەیە کە تۆ مەسەڵەن لە خەڵکی جیاجیا لە وڵاتانی جیاجیا هاتوون بڵای تۆ شتێک فێربوون و ڕۆشتون ولا من خۆم فقط بیر لە یەکردنەوە خەڵک بایرە فێر بوو مەسەن ئەو کەلتور منە وەکی شیلو هەران خۆی دی مامۆستای هەڵپەرکەی کوردیە بەڕاست بەرجێش مامۆستایە هەڵپەرکەی ئیرلندی بووە بەرجێ هەمووان فێر بوو زیرەکیشە بەس ئەمان کەلتورەکەی منەوان بە وڵاتانی تر بەتایبەت ئەمان کەسانێکی خێرخوازن بەس لە مەسەن ئەمە ماوەی لە ئەفریقا بوو ئەبینی ماوەی کە لیان لە وڵاتانی تووە لە پاکستان بوو لە هەموو شوێنێ بوونە ئەم کەلتورە منە کاتیە فێر بوو لە وڵاتانی ترش ئەتوانی کەلتورەکەی من پەیوەندی بێت ئەمە وێردە دنیا بەرەو باشی ئەڕوا بەرەو ژیانێکی چاک ئەڕوا ئێمە باید هەر کەس لە سامی خۆی سامی منیش بە نە دەوڵەتم هەیە نە حکوومەتم هەیە نە هیچ کەسێکم نییە بەس میشکی خۆم بۆ و تاقیقی خۆم لەسەر کەلتوری خۆم ئەوە لە دەستم هاتووە کردومە بوو کەلتورەکە ئەگەر بە قەوڵی هەر کەس بە سامی خۆی یەک قاچ بنێ بەرەو پیشۆ وڵاتە ئەوەدانە دەستخۆش بینەرانی خۆشەویست و هێژا بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هیوادارم بەدڵتان بوو بێت زۆر سپاس لە جەماعەتەکەم کە یارمەتیان ناین کاتمان گرتن بەڕاستی داوای نەکەین زۆر سپاس بۆ شیلۆ بۆ ئامۆژگارەکانی بۆ قسەکانی و لە کۆتاییە سپاس بۆ تۆ مامۆستا گۆران نەبی بەڕاستی ئیشێکی نمونەت کردووە سپاسانەکەم من سپاسەکەم بۆ تەلەڤیزیۆنەکەتان بۆ جەنابەت و مامۆستایان لە پشت کامێرا بەڕاست ئێوێن کە دەنگی ئیمە بەگوێ خەڵکە ڕست سپاس هەر بمێنن بە شادی خوا حەفیز
دقيقنا مي ووانا نقري خاما رولا لا ولا وما لا ومدوانا لا وبشغلام شيرين زوانا رولا لا ولا وما الذي دولة دليل غفار قربا وما زاد